تایبەت بە پەسەندکردنی بە جینۆساندنی کورد لەلایەن کۆمەڵی زانایانی جینۆسایدەوە گفتوگۆی زیاتر دەکەین کە ئەمە بابەتێکی گرنگە کەیسێکی گرنگە بۆ کورد کە هەمیشە دام و دەستگا حکوومەکان و نوێنەرانی کورد لە وڵاتانی ئەوروپا هەوڵی بە جینۆساید ناساندنی ئەو کاروکردەوە تونند و تیژی تیرۆریان ناوە کە بەرامبەر گەلی کورد کراوە بۆیە دەمانوێت لەسەر ئەم پرسە گفتوگۆی زیاتر بکەین بە میوانداری بەڕێز ئارامگردی گوتەبێژی سندیکای پارێزەرانی کوردستان کە بە سوپاسەوە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت بەڕێز ئارامگردی ئەم کاتتان باش سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان سەرەتا هەروەک هەمیشە بەو پرسیارە دەست پێکەین ئایا گرنگی پەسەندکردنی بە جینۆساید ناساندنی کورد چ گرنگیەکی هەیە دەتوانێت چی بۆ گەلی کورد بکە ئەم پرسە زۆر سپاس بۆ دەرفەتە سپاس بۆ ڕێز بۆ بینەران بەڕاستی دوای ئەوەی کە لە دادگای باڵای تاوانەکانی عێراق ئەو دۆسیانەی کە تایبەتە بە تاوانەکانی ئەمفال تاوانی شاڵاوی ڕاگواستن بارزانیەکان کوردە فەیلیەکان دواتر کە ئەو تاواننی داعشی بەسەرداهات بەڵام بەداخەوە کات دادگای باڵای تاوانەکان نەمابوو بڕیار درا بەسەر تۆمەتبارانی ئەو کەیسانە ئەو دۆسیانە و تاوانبار کران بە حکمی جۆرا-جۆر و بڕیاری زۆرینەی ئەو تاوانانە بە جینۆساید ناسەندرا خۆشبەختانە دواتر پەرلەمانی عێراقیش گشت ئەو تاوانانەی کە لە دۆسیەکانی دادگای باڵای تاوانەکانی عێراق هات ئەم تاوانانەی بە جینۆساید ناساند وەکو دەستگایەکی فەرمی کە پەرلەمانی عێراق دواتر کۆمەڵێک لە ڕێکخراوەکان کە دواترینیان ئێستا ڕێکخراوی یەکێتی با بڵێن پسپۆڕان و زانایانی جینۆساید کە ڕێکخراوێکی پیشەیی سەر بەخۆیە لە بنکەی سەرەکی لە ئەمریکا لە ساڵی 1994ەوە دامەزراوە دوای ئەوەی لەگەڵ وەزارەتی شەهیدان و توێژینەوەکردن و سەردانیکردنی سەرۆکی ڕێکخراوەکە بۆ کوردستان ئەو بابەتیان خستە بەرنامەی کاری ڕێکخراوەکە و ئەو تاوانانەی کە وەکو پێشتر ئاماژەمان پێدا بە جینۆسایدیان ناساند نابێەوە لەبیر بکەین کە ئەو ڕێکخراوێکی نێودەوڵەتیە بەڵام یەکێک نییە لە دەستگا فەرمیەکانی نەتەوەی گرتوەکان بەڵام دەبێت لە ڕووی یاسایی ئەوە بزانین کە ئێمە دادگای تاوانی با بڵێ نێودەوڵەتیمان هەیە محکەمەی جینایی دەولی کە بەداخەوە عێراق تێیدا ئەندام نییە ئەگەر عێراق تێیدا ئەندام بواە دەکرا ئەو ناساندانی لەلایەن ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانە هەیە و هەروەها بەهۆی بوونی ئەندام و داواکاری عێراق یان یەکێک لە وڵاتانی کە ئەندامن لە ڕێکخراوەکە لە دادگا نێودەوڵەتیەکە ئەو کەیسا بخرێتە بەرنامەی کاری ئەو دادگایە نێودەوڵەتیە بەڵام بەداخەوە کە عێراق ئەندام نییە لەو دادگا نێودەوڵەتی جینایی نێودەوڵەتی بۆیە ناتوانندرێ ئەو کار لە کاتی ئێستا بکرێت بەڵام نابێ ئەوش بشارینەوە کە هەر خۆی لە خۆیدا ناساندنی تاوانی جینۆساید بۆ ئەو تاوانانێک کە ئەنجام دراوە هەروەکو لە پێشەچەکە باس کراوە تاوانی دژی بارزانیەکان تاوانی ڕاگواستن تاوانی شاڵاوی ئەمفال تاوانی ئەنجامدرا و دژی کوردە فەیلیەکان تاوانەکانی داعش ئەوە خۆی لە خۆیدا فشارێک دەخاتە سەر ڕێکخراوە نێودەوڵەتیە دام و دەستگاییەکانی وەکو نەتەوەی گرتوەکان دەکرێت هەر وەکو چۆن تاوانی تری جینۆساید کە لەلایەن وڵاتانەوە بە داواکاری یەکێک لە وڵاتەکان بە تایبەتی کە ئێمە یاسای ژمارە 96 ساڵی 1946مانەیە کە لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە دەرچووە بە مەبەستی ڕێککەوتنامەی وەکو دەڵێ قەدەغەکردنی تاوانەکانی دژی مرۆڤایەتی و تاوانی جەنگ و ئەوە لەوێەوە دەکرێت بڵێ کێکارام دخوازم بزانم یانی کارگەری ئەم بریارە لەسەر نەتوێن یەکگرتی لەسەر یەکیتیا ئەوروپا لەسەر ئەو وڵاتین دن ئین مەزن ئین جیهانێژی دکارە کارگەریەکی وسا بکە کو دمژارە ژێنۆسایدە هەمبەری کوردە ئەوژی هەلوەستەک وەربگرن ئەو کاریگەریانە کاریگەری ڕاستەوخۆ نابن بەڕاستی دێمە ڕاشکاوە نەباسکەین کاریگەری ڕاستە و خۆ نابن کە ببێتە بڕیارێکی مولزەم بۆ وڵاتانی ئەندام لە نەتەوەی گرتوەکانیان ببێتە بڕیارێکی ناچارکراو بۆ نەتەوەی گرتوەکان
کە ئەو تاوانانە بە جینۆساید بناسەندرێت بەڵام دەکرێت لەو ڕێگایەوە بەهۆی ئەو دەستانەوە بەهۆی ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانەوە هەروەها بۆی فشارەکانی حکوومەتی هەرێم و فشارەکانی حکوومەتی هەرێم بۆ سەر حکوومەتی عێراق داوا بکرێت لە هەروەها بە هاوکاری و پاڵپشتی وڵاتانی ئەندام لە نەتەوەی گرتوەکان ببێتە یەکێک لە بەرنامەکانی کار بۆ ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان هەروەکو لە بڕیاری ساڵی 1960 و پاڵپشتی پێ بکرێ بڕیاری 96 ساڵی 1960 پێ بکرێ و ببێت یەکێک لە بەرنامەکانی کار هەروەکو چۆن پێشتر بە تاوانی تریش بەرامبەر گەلانی تری دنیا کە وەکو جینۆسایدیان بەرامبەر ئەنجامدراوە ببێتە بەرنامەی کار و کاتە بە شێوەیەکی فەرمی لەلایەن دەستگای نەتەوەی گرتوەکان بە ڕسمی بناسێت. پەیوەست بە حکوومەتی عێراقەوە چ ئیلتیزامەکەوێتە سەر حکوومەتی عێراق لە دوای ئەم بڕیارەوە بەتایبەت لە ڕووی یاساییەوە گەر بۆمان باس بکەی بە کورتی سوپاس دەکەین. خۆی هەر لە ڕووی یاسایی و حکوومەتی عێراق دوای ئەوەی کە لە پەرلەمانی عێراق ئەو تاوانەی بە جینۆساید ناساندرا کۆمەڵێک ئاسەواری یاسایی کۆمەڵایەتی سیاسی دەکەوێتە سەر حکوومەتی عێراق لەبەرەوەی پەرلەمانی عێراق یەکێکە لە دەستگا فەرمیەکانی تەشریعکردن و یاسادانان بە تەنها ناساندنی ئەو تاوانانە کۆمەڵێک ئاسەواری یاسایی دەخاتە بەردەم حکوومەتی عێراق کە پێویست بوو پێی پابند بێت کە تا ئێستا بەداخەوە پێی پابند نەبوو وەکو خەرەبووکردنەوەی کەسوکاری ئەمفالکراوان و بارزانیەکان و فەیلەکان و کەسوکاری قوربانیانی دەستی داعش هەروەها دەبوایە دوای ئەوەی کە ئەو بڕیارە دەرچوو بە جینۆساین بۆ ئەوی ببێتە فشارێش بەسەر حکوومەتی عێراقی دەبوایە حکوومەتی عێراقی بە شێوەیەک لە شێوەکان هەوڵی بە ئەندامبوون لە دادگای تاوانی نێودەوڵەتی محکەمەی جینایی کە نیزامەکەی بە نیزامی ڕۆمان ناساندراوە ببێتە ئەندام بۆ ئەوەی ئەگەر بۆ ئەندام بەشێک لەو کەسانی کە لە تاوانەکان دەستیان هەبووە لە جینۆسایدەکان دەستیان هەبووە بخرێنە بەردەم ئەو دادگایە و دادگایی بکرابووان یان ئەگەر لە ژیاندا مابن دادگایی بکرێن و هەروەها کارێک دەکاتە سەر پەرلەمانی عێراق جگە لەو قەرەبووکردنەوەی کەسوکار یاسای تری هاوشێوە دەربکە بۆ ئەوەی تاوانی لەو شێوەیە دووبارە نەببێتەوە هەروەها ئیلتیزامی ئەخلاقی و یاسایی بەرامبەر قوربانیانی کێکەرامنها عێراق تاوانی لەو دووبارە نەبێتەوە گرێدایی هەرێما کوردستانی گەل لە کڕی کەفتنێن گۆکردنە و ئەو بریاراکۆ لە پارلەمان ژی وەرگرتێژ بۆ ژەنۆساید ناسکردنی جیبجی ناکە یعنی عێراق جیبجی ناکە گەلو تو مەکانیزم هەنە دە ئاستا ناودەولەتی دەکو عێراقی مەجبور بکەن تو د پارلەمنت یا خودە بریار دەگرەژ بۆ ژەنۆساید ناساندنێ بەست وا بریاران جیبجی ناکەی تو مەکانیزمە هەنە کو عێراق مەجبور بکە کو ئەو بریارن گۆوەرگرتنە جیبجی بکە بەڵێ ئێمە جگە لەوەی کە ینی فشار بخێنە سەر حکوومەتی عێراق لەبەرەوەی ئەگەر حکوومەتی عێراق ئەو تاوانەی کە بە جینۆساید ناساندوە و ئاسەوارەکان و با بڵێن دەرەنجامەکانی جێبەجێ بکە ئەو مانایەوە نییە کە ئەو حکوومەتی عێراقی ئێستا ینی ئەو کەسانی کە دەسەڵاتدارن لە حکوومەتی عێراقی تاوانیان ئەنجام داوە بەڵام حکوومەتی عێراق لە ڕووی یاساییەوە بەهۆی ئەوەی کە میراتگیری حکوومەتەکانی پێشووترە ئەوە لە ڕووی یاساییەوە دەرەنجامی قەرەبووکردنەوەی قوربانیانی دەکەوێتە ئەستۆ بەڵام ئەمە لایەنێکی تریشمان هەیە بەهۆی ئەو دانپێدانانەی ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانە دەکرێت ڕێکخراوی نێودەوڵەتی تریش ئاگادار بکرێنەوە ئەمە دەبێتە فشار ئەگەر دانپێدانانی ڕێکخراوی تری نێودەوڵەتی و کەسایەتی نێودەوڵەتی هەروە پاڵپشتیکردنی ڕێکخراوی نێودەوڵەتی تر هەبێەوە ئەو کاتە دەتواندرێ هەرێمی کوردستان لە ڕێگای ئەو پەیوەندیانەی خۆی و ئەو پەیوەندیانی ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیان وڵاتانی تر لە ئەندام لە نەتەوەیە گرتووەکان نەک فشار بخاتە سەر وا لێ بکا کە ئەوان با بڵێن پرۆژە یاسایان پرۆژە بڕیار بخەنە بەردەم ئەنجومەنی ئاسایش و نەتەوەیە گرتووەکان کە دەکرێت کۆمەڵێک لە وڵاتانی ئەندام لە نەتەوەیە گرتووەکان هەروەها ئەندامانی ئەنجومەنی ئاسایش کە ئێمە وەکو هەرێمی کوردستان بەوەی ئەو پەیوەندی فراوانەی هەیت هەمانە لەگەڵ ئەو وڵاتانە دەکرێت لە ڕێگەی یەکێک لە وڵاتانە تەنانەت ئەگەر عێراقیش
ئەوە بڕیارەکەی بەدڵ نەبێ یان دان پێدانانەکەی بەدڵ نەبێ و کاتە ئەگەر ئەو پرۆژە یاسایە خرا بەردەم نەتەوەی گرتوەکان و هەروە کۆدەنجی و پاڵپشتی بەدەستێنا و کاتە دەبێتە بڕیارێکی نێودەوڵەتی. بەێ سپاس بۆتە برێز ئارامگەردین بەردەفکەی سەردیکەیە پارێزەرین کوردستانی گورگان گەلێک سپاس.